سڵاوتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندیەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ قسە لەسەر کۆبوونەوەیەک دەکەین لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ناوچەی دەباشانی شاری سلێمانی لە ماڵی تاڵەبانی. ئەم کۆبوونەوەیە لە کاتێکدا بوو کە تا ئێستا ململانەکانی نێوان ئەم دوو حزبە بەردەوامە، بەتایبەتی زەقترین ململانی نێوان یەکێتی و گۆڕان یەکلا نەکردنەوەی حکوومەتی خۆجێی سلێمانیە. تا ئێستا پۆستی پارێزگاری سلێمانی یەکلا نەکراوەتەوە. ئەم کۆبوونەوەی لە پاش ئەو هات کە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا لە کۆبوونەوەیەکیدا کە پەیوەندیەکانی لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا ئاسایی بکاتەوە. کۆبوونەوەکە ئەمڕۆ بەڕێوە چوو کاتژمێر 3 دوو کاتژمێر بەر لە ئێستا کۆتایی هاتووە. دیارە لە کۆبوونەوەکەدا نەشوە مستەفا پاش کۆبوونەوەکە ئەوەی ڕاگەیاند کە ئامانجی کۆبوونەوەکە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان گۆڕان و یەکێتی بووە و جەختیش کراوەتەوە لە یەکدەنگی لایەنە کوردیەکان. دیارە لە ئێستادا ئەم قۆناغی کە هاتووەتە پێشەوە لە باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستانیش بەتایبەتی لە کۆبانێ جۆرێک لە یەکدەنگی لایەنەکان بەدی دەکرێت و هەموو لایەنەکان ئێستا قسە لەسەر یەکدەنگی دەکەن و پێیان وایە یەکدەنگی گرنگە، یەکریزی گرنگە بۆ ئەم قۆناغی ئێستای باشوور و ڕۆژئاوای کوردستان و ئەم قۆناغی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ بەغدا بەتایبەتی لە چارەسەر نەکردنی کێشەکان لەگەڵ بەغدا. ئەم کێشانی نێوان هەولێر و بەغدا بەردەوامن تا ئێستا، قەیرانی دارایی تا ئێستا بەردەوامە، ڕێککەوتن تا ئێستا نەبووە لەگەڵ بەغدا. بڕیار بوو وەفدێکی کوردی وەفدێکی حکوومەتی هەرێم بچێتە بەغدا، بەڵام تا ئێستا هیچ وادەیەک دیاری نەکراوە بۆ چوونی ئەو وەفدە. لەبارەی پەیوەندیەکانی نێوان یەکێتی و گۆڕانەوە کە ئەم کۆبوونەوەیە بە مەبەستی ئەو بۆ کە پەیوەندەکانیان ئاسایی بکرێتەوە، ئێوە بۆ چونتان چیە لەسەر دوو حزب کە لە ئێستادا پێگەی خۆیانیان هەیە، پێگەی جەماوەری خۆیانیان هەیە و هەردوو حزب ئێستا بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان، بەشدارن لە حکوومەتەکەی بەغدا و خاوەنی چەندین پۆستن، نوێنەریان هەیە لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق. لێرەدا ئەم پەیوەندیانە تا چەند بەرەو چارەسەر دەڕۆن و ئایا یەکلا نەکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی لە نێوان یەکێتی و گۆڕاندا پێمان دەڵێت ئاماژەیەکە بۆ بەردەوامی کێشەکانی نێوانیان و ئایا تا چەند وەک هەموو لایەنەکان باس لە یەکریزی دەکەن گرنگە ئێستا ئەم دوو لایەنە یەکریزی خۆیان بپارێزن و پەیوەندەکانیان ئاسایی بکەنەوە. دیارە بە پێی زانێرەکانی ئەنارتیش گۆڕان و یەکێتی لەسەر یەکلاکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانیش گفتوگۆیەکی کەمیان کردووە، بەڵام هیچ بەرگارێکی یەکلاکەرەوەیان لەسەر ئەو مەسەلەیە نەداوە و بڕیارە لە داهاتوودا یەکێتی گۆڕان کۆبوونەوەی تر بکەن تا دەگەن بە ڕێککەوتن لەسەر پۆستی پارێزگاری سلێمانی. وەفدی گۆڕان پێگاتبوون لە نەوشرا مستەفا و عومەری سەید عەلی و محەممەد تۆفیق ڕەحیم و جەلال جەوهەر و ئاکۆ حەمەکەریم. وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە پێگاتبوون لە هەریەک لە کۆسرە ڕەسوڵ و هێرو برایم ئەحمەد و مەلا بەختیار و قادر حەمەجان و عومەر فەتاح و لێر سەید مەجید ئەندامانی وەفدەکەی یەکێتی بوون لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا. لە فیسبوکەوە بەناونیشانی facebook.com/naliatv بۆچوونەکانتان دەخوێنینەوە و لەسەر شاشەی NRT ئەو بۆچوونانە بڵاو دەکرێنەوە، وەها لە ڕێگەی ڤیدیۆ سکای بۆ ڕاستەوخۆ دەتوان لەگەڵماندا بەشدار بن وەکو هەموو ڕۆژێک. حەمید لە هەولێرە یەکەم پەیوەندیمان ئەم کاتت باش کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس فەرموو کاک حەمید. سڵاو لە پایتەختی ڕۆشنبیری، سڵاو لە شاری قاقا و شاری شاران، شاری پێکەنین و زەردەخەنەی جوان. دیارە تەوەرەکە زۆر تەوەرێکی هەستیارە، حەزم دەکرێت گەر بکرا هەندێک کاتت بۆ زیادکرداما کاک. فەرموو کاک حەمید بە گوێمان لە قسەکان بێ لەباری تەوەرەکەوە. بەڵێ ئەوە تەوەرەکەی جەنابتان بەڕای من ئەوە سێ ئاراستە هەیە، ئاراستەیەکی حقوقی و دادوەری، ئاراستە سیاسیەکەی، ئاراستەی خزمەتگوزاری و کارجێڕیەکەی. دیارە ئەگەر هەندێک بەڕاشکاوانە قسە بکەین بۆ ئەم ڕۆی گەلەکەمان یەکریزی زۆر گرنگە، هەر لەبەرەوە ئەو کۆبوونەوەیە بە گرنگی دەزانم. دیارە ئێمە کە باز لە دیموکراسیەت دەکەین بەڕاستی دەبێ بە تەواوی بە ناوەڕۆک بەکردار دیموکراسیەتمان قبوڵ بێ، یانی سیکەلانەیەک لە شوێنێک لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە هەر شوێنێکی کوردستان بیباتەوە یەکسەر ئاشتیانە دەسەڵاتی تەسلیم نەکا. یعنی ئەوە ئاراستەیەکێکی بەڕاستی، یعنی تۆ بەیانی چۆن دەکرێت بڵێ من بڕوان بە دیموکراسی لێرە دەستکردنی دەسەڵات قبوڵ نەبێ. ئایا دواتر ئەم پۆستە بەڕاستی من بابەتیانە قسە دەکەم، ئەمە پۆستی خزمەتگوزاریە، یعنی ئەمە ناکرێت تۆ وەکو پۆستی دەگەلێدان هەر حزبێ بە خۆی کۆنتڕۆلی کە، یعنی دواتر نەتۆ دەستی دەسەڵات بکە. دواتر ئایا ئێمە دەکرێت مەسەلە لە شوێنێکی وەکو سلێمانیدا کە یەکێتی نیشتیمانی خۆی بە سۆسیال دیموکرات دەزانێ، ئایا چۆن ئیسای ئاشتیانە کە یەکسەر براوی هەڵبژات قبوڵ نییە،
لە بەڵێ بەرامبەر کاک حەمید. داپرسیارەوە دەکرێت ئایا تۆ بۆچی ئەلۆ بەڵێ سپاس دەکەین کاک حەمید، سپاس بۆ پەیوەندەکەت. بەختیار لە بناری کۆسرەتەوە، ئەم کاتت باش کاک بەختیار. سڵاو لە ئێوەش، سڵاو لە گشت پێشبەرگی کوردستان. سپاس دەکەین، فەرموو. چاوی ئەو پێشبەرگار باز دەکەم، هیوادارم بە سەرکەوتوو بن و بەرەو پێش شۆبستر و هیوادارم ئەم کاتێکی لە سەرکەوتودا بن. بەڵێ وەڵای بودی وەکو یەکێتیەک هیوادارم ئەو کۆبوونەوەرە شتێکی باشە ئەگەر کەبوو کوڕیشیان هەبێت دەبێ ئەوان وا بکەن ئەو کەبوو کوڕی کە لەلایە لەم کاتەیدا نەبێتەوە، چونکە ئێستا کاتێکە کاتێکی زۆر دەبێ هەموومان یەک ڕیزی کار بپارێزی، چونکە ئێمە لەگەڵ داعش بەرامبەری یەک بوونێتەوە وەکو پێشبەرگەی شتاکەم. بەڵێ دەکات نەکو هەریەکێتی بووە. کاک بەختیار گوێمان لێتە کاتت ماوە. هیوادارم حیزبەکانی کەس ساو لە یەکێتی لە گۆڕا بکەن. هیوادارم هیچکە ئەو کێشە و بلبلانەی سیاسی لەناو حکوومەتی یاریمی کوردستان نەبێتەوە، چونکە بەغدا دوژمنی سەرەکی کووردە لە ساڵی هەشتاکانەوە زیاتریش هەتاکو. سپاس بۆ کاک بەختیار لە بناری کۆسرەتەوە. ڕاستی لە کۆیەوە ئەم کاتت باش کاک ڕاستی. باش کاک شوان وەزت کووە. زۆر سپاس کاک ڕاستی، فەرموو. وەڵی کاک شوان من دەستخۆشی لە گۆڕان دەکەم کە نە شورتەی هەیە نە ئاسایشی هەیە نە هیچی هەیە توانی لە یەکێتی بەرێتەوە کە حیزبە گوچی ساڵ بوو. دیارە خەرج لیان بێزارە لەو حیزبە بۆیە دەنجام. باشە با لەسەر ئێستا قسە بکەین کاک ڕاستی، با لەسەر ئێستا قسە بکەین. ئێستا هەردوو لایەن هەوڵ دەدەن پەیوەندەکانی نێوانیان ئاسایی بکەنەوە، ئەمڕۆ کۆبوونەوەیان کردووە، لەم بارەیەوە چ قسەیەکت هەیە؟ کاشوان بەچی ئاسایی بکەنەوە ئەوە چوار پێنج مانگەیانی ئەو پۆستە ناداتە گۆڕان لەبەر چی نایداتێ ئاخر لەبەر چی نایداتێ ئەتوو دۆڕاوی چی سارە حیزبی ئەو هەمە ئاسایشت هەیە شورتەت هەیە پێشمەرگەت هەیە ئەتوو خەڵکی پارێزگایەک نێنی وەڵای ئەوە حیزبە قایدوای هەر خۆی حلکە دەسەڵات بداتە گۆڕان بۆ خۆی حلکە. یعنی تۆ هەمە دکتۆر و مامۆستا و مدەڕیس و ئەنواع ئەشکالت هەیە هەموو پۆستە گرنگەکان لە مدیرێکەوە عایدی تو تا مدیر ئامەد ئەتوو گەندێنی وەڵای قایدوای. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ڕزگار لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ڕزگار. دەستخوازی بەرنامەکەتان لێگم. سپاس دەکەین کاک ڕزگار، فەرموو. من داواکاریم لە حکوومەتەیە ئەم کۆبوونەوەانە کۆبوونەوەیکی ڕاز نییە. ئەگەر کۆبوونەوەیکی ڕاز وایە کورد مانی نەئەگرت خەڵک ناڕۆشتە سەرجادە، چونکە کۆبوونەوەکانە ڕاز نییە. ئەگەر ڕاست بوونای خەڵک وای نەیەگرت، چونکە ئەڵە کۆبانی ئاوا و کۆبانی ئاوا اینجا پارەیە ئەنێرم بۆ ئاوارەکان، ئەی بۆ نانێرم بۆ خەڵکی کوردستان معاشی خەڵکی کوردستان بن باشترە. دوو مانگە سێ مانگە من معاشم وەر نەگرتووە وام لێهاتە بڕۆن سواڵکەم. ئەگەر تۆ حکومەت بی بۆرە ئیشی خەڵکەی خۆ بەڕێخە اینجا ئیشی بێگانە بەڕێک مەکە، ئیشی بێگانەمان ناوێمە ئێمە ئیشی خۆمان مامە بکە. بەڵێ کاکەیان ئێمە کوردین، ئێمە چاوساوین. من بۆ خەڵکی هەڵەبجە دەڵم ئەڵم هەڵەبجە وای بەسەر هاو یەکتیای بەسەر. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. هەڵمەت لە بەردەڕەشەوە ئەم کاتت باش کاک هەڵمەت. ئێوارە باش قوربان. سپاس دەکەین، ئێوارەت باش، فەرموو. کاکە دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم. بەڵێ زۆر سپاس. بەنسبەت ئەو برادەرێک کە باسی کردوتی کە یەکێتی دۆڕاوە بن یەکێتی نەهێڵاوە مەسەڵەن یەکێتی دۆڕاوە نا گۆڕانی نەدۆڕاوە. باشە ئێمە باس لە ئێستا دەکەین، باس لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ دەکەین کاک هەڵمەت. بەڵێ فەرموو. بەنسبەت ئەو بەخۆی درێت ئەو قانون وایە 50 زایگێک بین ئەو برادەرێکە بابلین کە تەلەفۆنی بۆت کرد باسی سلێمانیە هەوجی هەولێر ناکە بۆ باسی دۆگ ناکە ئەو ئازادی لە سلێمانی هەیە حتا دێگەڵی ئازادی لە دێگەڵی هەتا سلێمانی و ئازادین ناتە خوارەوە بۆ هەولێر بۆ دۆک و ئەوی گەوشتانە. بەڵێم هەموو حزبەکان لەگەر ئەو برادەرێکە ئێستا تەلەفۆنی بۆت کرد هەمووی ئازادی و دیموکراتی و شتانین هەموو لە یەکێتی وەرگرتووە. یعنی ئەو ئازادیەکە لە ناو یەکێتی هەیە لە سلێمانی هەیە لەو دەمزار هەیە. برادرانی گۆڕانی نەیان بردیتەوە کە بڕێ ئێمە بردیتمانەوە دەبێ محافظمان تەسلیمکەن یا سوڵتەمان تەسلیمجو. بەڵێ سپاسان دەکەم. سپاس بۆ کاک هەڵمەت لە بەردەڕەشەوە. کاوە لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاکاوە. باشتر زۆر سپاس دەستخۆشی لە جەناب و بەرنامەکە و
کۆبوونەوەکان بەڕای شتێکی زۆر باشەوە لە پێناوی ئاساییکردنەوەی پەیوەندینەوەن حیزبەکان بە تایبەت گۆڕان و یەکێتی بەڵام طبعا بەداخەوە یعنی من دڵنیام کە ئەو کۆبوونەوەیە هیچ ئەنجامی نەبووە چونکە ئەو کۆبوونەوەی زۆرتر لەبەر ساختکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی بووە کە ڕانەگەیەندراوە معنای کۆبوونەوەکە ڕەنگە ئەنجامی نەبووە و بەڕای من ڕەنگە خراپتریش بووێ و هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان چیتر دڵداری لەگەڵ 50 و چاوساوێنی لەگەڵ نەکات و قەناعەت بە سەردەمی ئێستا بێنێ و سوپاسە. سپاس بۆ کاکاوا لە سلێمانیەوە. نیهات لە سیدەکانەوە ئەم کاتت باش. ئەم کاتت باش بەڕێزم. سپاس کاک نیهات فەرموو. والله من زۆر خۆشحاڵم کە بینیم ئەو کۆبوونەوانەی لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕاندا وەک گۆڕان خوازێک و هیوادارم سەرکەوتوو بن کۆبوونەوەکانیان بگەنە ئەنجامێکی باش و بەڕاستی من لە سرەتاوە دڵم خۆش. بەلای تۆوە ئەنجامی باش چییە لە کۆبوونەوەیەکی ئاوادا؟ والله بگەنە ڕێکەوتنێکی استراتیژی باش پەیوەندیان باش بەیتر ئەو سەنگەر لە یەکترگرتنە بە جەنگی سات بەڕاستی شتێکی ناشرینە. لەسەر پارێزگارەوە شتانە شێکلایی ببێتەوە ئیتر پایتەختی ڕۆشنبیریەوە چەند مانگێک ئەو ها بەبێ پارێزگارەوە شتانە ناخۆشە بەڕاستی وە لە سەرەتاش من بێ وامەزانی کە سەنگەرەکانی ڕەخنەیان لە یەکترگرتۆ بەڕاستی جمهوری هەردوولا پێیان ناخۆشە کە سەنگەرەکانیان لە یەکترگرتۆ ئەبێ باسی لایەنیشتر بکەن نەک یەکتریان. زۆر سوپاس. سپاس بۆ کاگنیهات لە سیدەکانەوە لە فەیسبوکەوە چەند کۆمنتێک دەخوێنینەوە هەڤاڵ سەباح لە فەیسبوکەوە نووسویەتی هەر هەنگاوێک بۆ یەک ڕیزی و یەکگرتنی نێوماڵی کورد بێت شایانی دەستخۆشیە هاوتا ئینتەرمیلان نووسویەتی ئەمە دەبێت یەکلایەن بین واتە تەنها کوردستان نەک حەزبایەتی لەناو ئەو ناخۆشیەی ئێستا کە بەسەر کوردستان داهات. محەممەد ئەنوەر دەڵێت ئێمە دەبێت یەکسان بین و حەزبایەتی یەک حەزب بێت ئەویش بۆ کوردستان. هەر لە فەیسبوکەوە فەرمان فایق نووسویەتی بالایەنە سیاسەکان دەنگدەرانیان لە بیر بێت لەم کاتەدا کارەسات یاخود کارەساتە ناکۆکی لە نێوان حەزبەکاندا هەبێت. ئیدریس لە دهۆکەوە ئەم کاتت باش کاگدریس. ئەم کاتەم باش کاکشتوان. سپاس کاگدریس بۆ چوونی تۆ لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوانێکەتی گۆڕان. فەرموو. دەستخۆشی لە کۆبوونا بکات کە نابێنە گۆڕانێکەتی پیوی داریم گەهنە ڕێککەوتنێکی بۆ پارێزگاها سلێمانیە چی پێ ناوێتن ئەم وەک کورد تا نۆتۆیەکی هێر و حتا نۆتۆ چارێژی ما هیچ کەسێکی و هیچ لایەنێکی قبولکردن لای نەبوو بەڵام پشتی 2009 واقعەتی دی هاتە وجودی پێویستە اعتراف بکەین و هەر کەس هەر لایەنێک اعتراف هێزە خوب بکەێت شان خوب بکەتون و دەنگی خەلکێکی جی بکەتن پێتویە دەنگی خەلکی نێتە فەرامۆشکردن ئەو لایەنێ دەنگی هەوڵاتی ئازادانە دیموکراسیانە دەنگی خوددای و زۆرینە ئینای پێویستە ڕێزی بێتە گرتن ئەگەر دێ سیستەمی دیموکراسی کوردستانی کەفتە ژێرمەترسیە ئەوها بلەها لایەنێک بزانیتن وا دێ باجێژی دەتن ئەگەر اعترافی پێ نەکات و پێگیری دیموکراسی تا کوردستانی نەکات. بەڵێ سپاس بۆ کاگدریس هەر لە فەیسبوکەوە ڕۆستەم سیان نووسیەتی داواکاری لە هەموو لایەنەکان پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە و دڵی دوژمن خۆش نەکەن. ئارین نزار نووسیەتی کورد ماڵی خۆی ڕێک نەخات هیچ نابێت. محەممەد سۆفی نووسیەتی باشتر وایە هەردوو حەزب زیاتر بیر لە سلێمانی بکەنەوە تاوەک سیاسی. ڕەشید لە ئەمریکاوە ئەم کاتت باش کاک ڕەشید. ئەو کاتت باش کاکشوان نازانم ئەتوانم داوا بکەم کۆزەی کاتم زیاتر بێتێت چکە من ماوەیەکی زۆرە مەحاوەلە دەکەم پەیوەندی بە ئێنە. فەرموو کاک ڕەشید با گوێمان لێت بێ. شوان لە پێش هەموو شتێک خۆزگا من لە مەوالیدی ساڵی 60ەکانم بڵێن خۆزگا کەناڵی NRT 10 ساڵ پێ ئێستا دروست بۆیە برای بەڕێزم بۆی خەڵکەکە تۆزێک چاڕوون بدیتە ئەوە یەکەم دوام لەسەر تەوەرەکەی ئەمڕۆتان بەڕاستی من وەکو مرۆڤێکی بێلایەن نزیکەی 20 ساڵە دەبێت لە ئەمریکا دەژیم ئەوەی من بە چای و خۆم دەیبینم هەتا ئێستاش پەیوەندی حیزبەکان و عەقڵیەتی بیرکردنەوەیان بەداخەوە تەنها لە قالبێکی زۆر تەسکدا دەسوڕێتەوە تو خۆزگا هەر بەس پرسیار لە خۆمان بکەین ئایا ئەو هەموو کۆبوونەوەی دەوێ ئایا ئەو هەموو دانیشتنەی دەوێ
کاکە لە هەموو دنیاە فەرموو ئەمڕۆ دوێنێ لە ئەمریکا هەڵبژاردن کراوە کۆماریەکان زیاتر لە 52 کورسیان هێناوە هی مەجلیسی پیران باوەڕم پێ بکە پاش ماوەیەکی زۆر کەم هەرچی کاروبارەکانی سەر و کۆمارە ئەپل بدا بۆ کۆماریەکان ئەگەر مل نەدا بۆ کۆماریەکان باوەڕ بکە ئەوان ناتوانن مەسەرەن بە کەیفی خۆیان تێیپەڕێنن 4 ساڵێکە هەڵبژاردن دەکرێت من نامەوێت زۆر لەسەر تەفاسیل بدەم لەسەر ئەمریکا چکە من ماوەیەکی زۆرە لێرە دەژیم بەڵام ئەو هەموو کۆبوونەوەی بۆ چییە گۆڕانی وێچێتی لایەک هەناوا بوونە گۆڕانی وێچێتی تقریبەن لەبیر و بۆ چوونیان لەسەر کێشەکانی کوردستان و بەڕێوەبرنی ئیداری کوردستان تقریبەن خەریکە بڵێن بۆکو یەکوان ئایا ئەو هەموو کۆبوونەوەی دەویست ئایا ئەو هەموو دانیشتەی دەوێت کە تۆ دانیشی 7 کۆبوونەوە و 8 کۆبوونەوە دەکو لەسەر بەڵێ کاک ڕەشید سپاس بۆ بەشداریکردنت لە مایکی خەڵکدا ساڵح لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ساڵح کاکە شوانم کاتت باش سپاس دەکەینە و کاتەکەت باش باز یەک تەکلیفی برایانە گە تۆزێ زیاتر مەجالم پێ بدەیت فەرموو کاک ساڵح ئەمڕۆ زۆر کەس نەهۆی کاتی زیاترەکە فەرموو بوونەوەکە شتێکی باش بوو پێی گەشتبینم لەبەرەوەی خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەدی تیا بوو بەڕاستی ئەویش بۆ خۆی بڕیار بەردەسە ئیتر برادرانی تری مەکتەبی سیاسی ئەو دەسڵاتیان نییە بۆیە ئومێدم پێ هەیە چارەسەر بکرێت دوو پێشنیارێکم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانەیە لەم کاتا وەفتێکی باڵیان چوو بۆ بەغدا بۆ ڕێخستنی بینی هەرێم و بەغدا جا ئەوان زەرورە ناوماڵی سلێمانی ڕەچاو بکەن ئەرکی ئەوانەوەیە پارێزگای سلێمانی یەکلا بکەنەوە لەبەرەوەی حکوومەتی هەرێم زمان حاڵی هەموو خەڵکی کوردستانە ئەوانەوە نەخۆیان بەشتی لاوەکیوە سەرقاڵەکەن خۆیان بە پارێزگای سلێمانی و خەڵکی سلێمانی لەو معانات و لەو گیر و گرفتانە چارەسەرکەن بۆیە من بەش بە حاڵی خۆم ئەگەر عادل مراد ڕازی بێ لەبەرەوەی بڕیار بەدەستی ناویەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بەڵام ئومێدم هەیە لەبەرەوەی خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەدی تا ئەگەر پرسی بە عادل کردبێەوە سەرکەوتوو دەبێت سپاس بۆ کاک ساڵح لە سلێمانیەوە هەر لە فەیسبوکەوە هەژار سەرچناری نووسیوەتی یەکڕێزیان شانازیە بۆ کورد ئەنوەر لەگەڵماندایە لە هەریرەوە ئەم کاتت باش کاک ئەنوەر ئالو بەڕێز باشی سپاس دەکەین کاک ئەنوەر زۆر سپاس بە نسبەت ئەمڕۆی کۆبوونەوەی یەکێتی و گۆڕانی من شتێکی زۆر باش ئەزانم ئەمڕۆ کۆبوونەوە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان بەڵام بەس یەک شت زۆر ئەوەی نێت ئێمە داواکارین لە کاک نەوشێروان بە هیچ شتێک تەنەزول نەکا بە نسبەت ئەوەی کاکەواڵەو بکرد دەبێت ئیلا بکرێت بە پارێزگا بەڕاستی شتێکی بێمەحنایە یعنی ئەگەر بڵێ ئەگەر هەڵێن ئەو نەبیکە پارێزگا بەڵێ ئەگەر بێت و هۆرانیش نەبا لەو سەردەمەی کە شەڕی داعشمان هەیە بەڕاستی ئێستا ینی زۆر شت ڕووی ئەدا ینی بەڕاستی هۆران ئەگەر هەموو کاتەکان ئەگەر بێت و ئەو تەزوی ڕشتەی لێ نەکەن هەموو جارێ ئێکەم دەبێت بەڕاستی هەموو جارێ هەر ئێکەمیش بۆ بەس هەموو جا فێری لێ دەکەن بەڕاستی ئەو تەزویرە ینی پشتی مشکا دەگەنە گۆڕان لەسەرتان سەری کوردستان هەموو جارێ ئێکەمە ئیتر بەڵێ کاک ئەنوەر سپاس بۆ کاک ئەنوەر لە هەریرەوە ئەمیرە لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش خاتو ئەمیرە دەستخۆشی تەوەرەکە لێکم زۆر سپاس دەکەین سەبارەت بە تەوەرەکە و بەڕێزم نەگۆڕان و نەیەکێتی ئەوە نەفرۆشنەوە بە میلەت هیچیان لەبەر خاتری میلەت نییە کە ڕێناکەون بەڵکو نەگۆڕان تەنەزول بۆ یەکێتی ئەکا لەبەر خاتری میلەت 2 ساڵ یا زیاتر یا 4 ساڵ ئەو کاری بەدەست بێ نەیەکێتی تەنەزول بە گۆڕانەکە بەڵکو لە پێناوی مەسلحەتەکانی خۆیانایە کە تا چەند دەسەڵاتیان لەناو خەڵکە هەبێ سەبارەت بە حیزبەکانی تریژ وەکو کۆمەڵ و یەکرد و ئیسلامیەکان بۆیە تەداخل ناکەن ئەوانیش نەڵێن لەبەر خاتری میلەتە کە ئێمە تەداخل ناکەین لەوەی کە خۆیان ڕێبکەون بەڵکو مەبەستەکەیان بە کوردی لەبەرەوەیە ئایا گۆڕان یایەکێتی ئەگەر کار بەدەست بوو هەر کامێکیان کە کەوژیریان پێبوو ئەوان بەشی خۆیانیان هەبێ ئەجینا لە ڕاستیە ئەتوانن خۆیان کام لایەنیان بەڕاست و بە حەق ئەزانن بچنە پاڵیان بۆی ساریش لەم تەنگەژە و ناڕێکی و ناتەواویە ڕزگاری ببێت دەستخۆشی تەوەرەکەی سپاس بۆ خاتو ئەمیرە لە سلێمانیەوە ئەحمەد لە هەولێرەوە سڵاوت لێ بێ کاک ئەحمەد سلام علیکم عەلەیکم ئەسسەلام فەرموو کاک ئەحمەد سپاس دەکەم کاک ئەحمەد تۆ باشی هیچ باوەڕیم بەو کۆبینەوانە نییە بۆ کاک ئەحمەد لەبەر ئەوەی کە من پێم وایە ئەگەر سیاسەت وا بێت منداڵ هەموو سیاسینە ئێمە کورد
ساعات بس السرعة كأنه صلحي شكل ما هيك نفسري ما اعتبارها ونصلحي ما اعتبارها وهيك بايخ بركوب ناس من هذا وبداخل من تما قران هيك لا خوي تنكر هر دان قد دايغورين وما زانت شيء كان دايغورين وما زاني خميني حكومتك دكتاتور الرخيني سيفويتي اسلامي بويا ما ين شيء القران ما زاني قران هرب هاي بوستا بو فارق كرسي ونازانم تشا زور بداخل بله يتر سپاس انا كم سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە بەرگری لەگەڵماندایە لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش ئەم کاتە باش برابرز میوارە باش سپاس دەکەین برابرز دەکەم دەستخۆشی لە لایەن دەکەم بۆ ئێمڕۆ بۆ کوبینەوەکەم ڕامەت بەڕاستی دەتی پێویست ناکە یەکەتی نەداکۆکی کەرەسە پۆستی پارێزگای سلێمانی برابرزم کەمینەوە ناکەنیمینەوە ئاترێ گۆڕانوا پێیان دەکە گەمدەسان یەکەم با بۆ گۆڕامی دوسای دۆم با بۆ یەکەتی ئەتێ ئەگە داکۆکی بکە لەسەر لە پارێزگای سلێمانی خەڵکی پارێزگای سلێمان ببنە قوربانی هەردوو لایەن گۆڕان و لایەن یەکەتی انتخابی داهاتوو یەکەتی زۆر لە کەنیەدا ئەترا گۆڕان براوە یەکەمە با پارێزگای باز ساڵی یەکەم با بۆ گۆڕان بێ خێچێکە داوالا یەکەتی گۆڕان دەکەم بە تایبەت یەکەتی با خەڵکی سلێمانی دۆیوەری سلێمانی نەکەنە قوربانی بەژەوەندی تاکە شەخسی خۆیان گۆڕان هیوادارم گۆڕان تۆزێک بە بەکەی تەنەزول کە با پارێزگای سلێمانی شەوی وەکو هەولێر و سلێمانی وەکو هەولێر و دۆکعەفو داواکارمە یەکەتی داخۆکینەکە ئیل لە پارێزگای سلێمانی بۆ خۆی بێ ئەو خەڵکی زۆربەری سلێمانی نەکەتە قوربانی بەژەوەندی تاکە شەخسی خۆیان زۆر ممنون سپاس بۆ پەیوەندەکەت دکتۆر شاکری لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش دکتۆر شاکری ئەم کاتە باش لەمایکی خەڵقا دەبێت بە سۆز و پەرۆش بۆ خەڵک و نیشتمان دڵسۆزی بۆ ڕەنجدەران و مەزڵومان هاندەر و پاڵنەر بین کە بنکەی جەماوەری هەموو ئەحزابەکان نەک سەوز و نیلی بەڵکو بنکەی جەماوەری سەرد و هەموو دام و دەستگاکان لە پێناوی ئامانجی هاوباش لە پێناوی شکوی نیشتمان لە پێناوی شەفافیەت و عەداڵەت و دادپەروەری لە پێناوی ئەوە کە کچان و کوڕانی ئەم نیشتمانە خۆیان بە قودبوو و نوخبە بزانین کە کۆشت و تەگەرەی بەردەم جیاوازی و تەبرەخەکان لابین بە باوەڕ بە خەڵق و نیشتمان باوەڕ بە دڵسۆزی خەڵقانی زەحمەتکێش ئێوە خەباتکارن ئێوە بێ ئاسمانی نیشتمان پڕ لە ئەستێرەی گەش و درەوژاوە و سەقە و متمانەکەن دڵنیابن کە ئێمە سەرەکەرین هەموو ئەحزابەکان خزمەتگوزاری خەڵق و نیشتمان بنن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دکتۆر شاکری لە سلێمانیەوە بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاتان لەبێ بەڕێزان مایکی خەڵک لەگەڵتان بەردەوامە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکە تایبەتە بە کۆبنەوەکەی ئەمڕۆی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و زودنەوەی گۆڕان جوتیار لەگەڵماندایە لە شار باژێرەوە ئەم کاتت باش کاک جوتیار کاکە شوانە ئەزانی چۆنە کاک شوانە من پێم وایە و محافظ بۆ هەر لایەک بێک ئەو تابوو چێژەی نەما وەکو شتێک منارەوە بوو منارەوە یعنی استفادەی نەما بەڕاستی بۆ هەر لایە بێ من گرنگە لەم بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە خاوەنی شعار و پرۆگرامی خۆمانی بەتایبەت و حیزبانە یەکێتی بە هیوای یەک شتە ئەوەی ئەڵێ ئەو خەڵقانی کە لە بە پێشدەنگیان بە ئێمە ناودەنگیان بە گۆڕانداوە بەم ماتەڵە و زۆرشتانە خەڵق وەڕزە بێوە گەڕێتەوە بەڵام هەرگیز خەڵق تازە جارێتر ناگەڕێتەوە لەبەرەوە خاوەنی شعاری خۆیان نەبوو و بزوتنەوەی گۆڕانیش ئەگەر ئەو شعارانەی خۆی و ئەو قسانەی خۆی نەباتە سەر من دڵنیای دەکەم خەڵق لەمە دوادەنگیش بەوان نادا چونکە بەڕاستی من پێم وایە بزوتنەوەی گۆڕان نابووە بەشداری ئەم حکومەتەی بکرداشکە ئەمە حکومەتێکی ناقانونی نایاسایی لەم وڵاتە خەبات لێ دەزرێ شەید لێ ئەدزرێت نەوت لێ دەزرێت سامانە لێ دەزرێت هەرچیش لەم وڵاتەیە لەم هاوڵاتی ئەدزرێت ئاەک و خەڵق چه ئومێدێکی تازە هەبێ ئەگەر ئەمانە ئاوا حکومەت بەڕێوەبەرن و ئاوا وڵات بەڕێوەبەرن پێم وانییە هیچ نەتیجەی هەبێت دەستخۆش سپاس بۆ کاک جوتیار گۆران لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک گۆران ئەم کاتەوە باش کاکشوان من بەداخەوە پێم وایە دەبوو زودنەوەی گۆڕان بەژاری و کۆبوونەوەی نەکردایە چونکە هێزێک ئامادەیە احترام لە ئەنجامی هەڵبژاردن نەکرێت هەرچەنە هەڵبژاردنیشی تەمومژاوی هەڵبژاردنێک پڕ لە تەزویر کە هەموو تاچێشی سلەیمانی هەموو چاودێرێکی بزودنەوەی گۆڕان کاتێک لەسەر سنووقەکان بوو ئاگادار بوو چ تەزویر و چ زەخت و چ فشارێکەکە
من بەداخەوم زودنی گۆڕان بەشداری لەو جۆرە کۆبوونەوەیان چونکە هیچ بێ ئەنجامە چونکە هێزێک ئامادە نەبێ احترام لە 242,000 دەنگ نەگرێ کە تەنها بەکانی زودنی گۆڕان دکتۆرە ڤاڵ درراوە ئەم هێزە هیچ جۆرێک ئامادەی تیانە ئەم سینی هاڵتوونە تەسلیمی زودنی گۆڕان بکات بۆیە من پێشنیار بۆ زودنی گۆڕانەکەم لەم گەمە سیاسی بێتە دەرەوە ئەو پۆستە پێشکەشی یەکێتی کاتەوە باشترە زیاتر کار لەسەر بە مؤسس بوون و بە دامەزراوی کاکار بۆ هەڵبژاردننی داهاتوو بکە کە ڕێگە بگرێت لە ئەنجامدانی تەزویر یەکێک لە کەم و کوڕەکانی بزودنی گۆڕان ئەوەیە کە ڕێگەی دایەشێتی تەزویرێکی بێشوما بکە. بەڵێ کاک گۆران ئێمە لەسەر دۆخی ئێستا قسە دەکەین با تۆمەت ئاڕاستی هیچ لایەنێک نەکەین ئەمڕۆ ئەم دوو حەزبە کۆ دەبنەوە باس لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان دەکەن هەر کەسێک کە پەیوەندی دەکات ئەگەر لایەنگری هەر کامێک بە لەو حەزبانە قسە لەسەر قۆناغە بکات وە کۆبنەوەکەی ئەمڕۆ بە تایبەتی ئێستا وەک ئاماژەمان پێدا لە سەرەتای پرۆگرامەکە کە هەموو لایەنەکان ئێستا باس لە یەکڕێزی دەکەن تا چەند ئەم کۆبنەوانە گرنگن بۆ ئێستا و ئەم یەکڕێزی کە باز دەکرێت بە کۆبنەوەیکی لەم شێوەیە کۆتایی پێدێت و ئەوەی کە لە بینی یەکێتی و گۆڕاندایە سەبارەت بە حکوومەتی خۆجێی سلێمانی تا چەند ئەم ئاساییکردنەوەی پەیوەندیانە ئەوە یەکلا دەکاتەوە کە تا ئێستا نەتوانراوە پارێزگارێک بۆ پارێزگای سلێمانی دابنرێت. کارزان لە هەولێرەوەم کاتت باشکا کارزان ئەم کاتت باش کاکشوە دەستخۆشی بەرداوەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەین فەرموو کاک کارزان. وەڵای منە کۆبنەوەم زۆر لەلای گرینگە کۆبنەوە چ تەرکەوتو دەبی ئینشاڵڵا گەشت بینم یعنی ڕێزمێ لە بۆ ئەو خەڵکانش کە یەک دەڵێ بەکار نوێشەیوان دەڵێن بە ڕیچ تێکتە نەزێ ینی ئای بە هەتا کەینێ ئەو شەڕ و ئاژاوەرینا ئەو خەڵک ناو کورد ببینێ پێت وایە کاکارزان ئەگەر تۆ پێت وایە وەک خۆ دڵی شەڕ هەبێت لە نێوان خەڵکدا ئەم حەزبانە خۆیان لە نێوان خۆیاندا دەتوان کۆتایی بەو شەڕە بێنن کە خەڵکی تر نیکە بەڵێ دەتوانن بەڵام خەڵک یعنی لە شعوری نەفەر دەدا ینی برینداری دەکات ئیستا یعنی من وا پێ باشە کە ئەو کۆبنەوەکرا کۆبنەوەی تری بەدواوە بی نە خەڵک بێتە سەر تەلەڤیزۆن برێ وەڵا کارنێ شێوانەوە و کاک مەلا بەختیارەوە نەخێر ئێمە دەبی وا بڵێن دەستخۆشیان لێ دەکەین ئینشاڵڵا هەنگاوی باشتر درێ و سپاس بۆ پەیوەندەکەت قەرەوەیس لەگەڵماندایە لە پیرەمەگرونەوە ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت. سپاس بۆ تۆش سپاس بۆ کەناڵی ناتی سپاس دەکەین کاکەوەیس بۆچوونی من ئەم حکومەتە خۆجێیە لە سلێمانی بێهۆنیە کە تەسلیمی گۆڕان ناکرێت بەڵام بینە سەر ئەسلی مەسەلەکە خۆی هیچ داعشیان 50 زایدێکیان نێناوە بەڵام بە کورتی و بە کوردی ئەمە ئەگەر بێت و تەسلیمی گۆڕان بکرێ هەندێک شت هەیە شێر بە شێر ئەوە ئاشکرارێ بۆ خەڵکی کوردستان بەڵام لەبەرەوە ناکرێت لەبەرەوەی کۆمپانیای لۆکال و مەبەستشتی ژێربەژێر چییە کاک قەرەوەیس؟ بەڵێ کاک قەرەوەیس باشە باشە ئەمڕۆ کۆبنەوەیان کردووە کاک قەرەوەیس بەڵێ سپاس دەکەین هەتاکو ئەم دەقەی ئێمە قسەی تیاکەین کەس نازانێت سەرەت و سامانی ئەم وڵاتە بۆ کوێچێت. بەڵێ سپاس بۆ کاک قەرەوەیس لە پیرەمەگرونەوە مامە خەمەل سلێمانیەوە ئەم کاتت باش کاتە باش کاک شوانجان سپاس دەکەین فەرموو مامە پەشێو فەرموویەتی تا پرتەقاڵ و مۆز و سێو مابن کۆبوونەوەکان قەتەواو نابن سەرکردەکان هیچیان لە نێوان دانیە تەنیا شەڕ بە ئێماکەن وەک داسی داما بەڵام مامە خەمە ئێستا ڕەخنە لە مۆزوسیەوەکەش دەگرێت کە ئێستا نییە ئێستا ینی دەوترێت قەیرانێکی دارایی هەیە بەوە وەکو نمونەیەک دەڵێم ینی ڕەنگە وەکو بەکارم هێنا بێ ڕەنگە مەبەستم لە نان بێ ئێستا هاوڵاتی خەمی نانیەتی و پارە و قەیرانی دارایی ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان دوولایەن کە کۆ دەبنەوە دۆخەکە وای کردووە کە پێویستکە کۆ ببنەوە یان کێشەکانی نێوانیان بە تایبەتی پۆستی پارێزگاری سلێمانی ڕێم بەباتەوایکەم بەڵێ باکاتدین بەماوە خەمە فەرموو ئێمەی کورد لە تەوقیتە هەستیارەکانە ناکۆچین چونکە شەڕی دەسەڵات دەکەین نەک شەڕی کورد و کوردستان بە نمونە لە شۆڕشی ئەیلولا هێندەی نەبرد بە ناوی خۆسەپێنی سەرکردایەتی ئەو ساوە شۆڕش بوو بە دوو کردەوە هەروەها زۆربەی تەمەنیان شەڕی براکوژی بووە زۆربەی جاریش لەسەر دەستی بێگانە ڕێکەوتون یان لەبەر مەترسی دەرەکی بۆ نمونە تا ئەنفال نەکراین ئەمانە هەر ناڕێک بوون دوایی ئێران ڕێکی خستن وا ئێستاش مەترسی داعش بە ناو یەکدەنگی کردوون بەڵام ئەوە تا لەسەر دەسەڵات دەنگی ئێمە بە هیچ نازان و هەڵبژاردن و ئەنجامەکانیان کردوتە گاڵتە جاڕی من دەپرسم ئێمە بڕیارینیان مەکتەبی سیاسی
بۆیە گەشتبینیم لە بەڵێ سپاس بۆ مامە خەمەل سلێمانیەوە هاوکار لە بەردەڕەشەوە ئەم کاتت باش سپاس کاک هاوکار کاتێکێتەوە چەندی ساڵ خەباتیایە ڕزبای گۆڕان چی کردووە ئەو خۆکە بەردا پێچێتی ماری خەبانی شەید بدا یەکێتی خۆ بەسەر بۆ ئەو گۆڕان چی کردووە ئێستا بەرەی پارێزگان دەوێ با گۆڕان هاولێر دۆڵ پارێزگای بوێ هاولێر دیکتاتۆر نییە بخوات پارێزگادایە سەرجەم جومەیاندایە دەبرا بابێتە گۆڕان بابێت هاولێر داوایەکی دەکەم هیچ بۆ بە گۆڕان بە کۆمەڵی کوتوکە دەدا چکاوانە چیان کردووە تا ئێستا هیچێتی هەیە سەکرەوە شەید لە شەڕە چەندی شەیدەوە گۆڕان چی کرد داوا دەکەن لە پێشوەکەی کوردستان تارمەتۆرمەوەی قاناکی بە 4,000 بە حەوت شێرە ڕاتی 1,300,000 چکۆ ئەو قسەی حەوت لە وڵات و جێگەش نەکرا داوا خەڵکی کوردستان دەکەم بەڵێ سپاس بۆ کاک هاوکار هەڵمەت لە بنەسڵاوەوە ئەم کاتت باش کاک هەڵمەت ئێوارە باش کاک شوان سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو لای من پێم وایە ئینشاڵڵا ئەم کۆبوونەوەی ئەنجامی دەبێت و خەڵک با زۆر یعنی نەبێ ئینشاڵڵا کۆبوونەوەکە یەکێتی گۆڕان ئەنجامی دەبێت و ئینشاڵڵا ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە کۆتایی پێدێت هەتا دەورەمان دوژ بنە چەندەها ساڵە هەموو کورد و لە هەموو لایەنەکانەوە غەدر لێکراوە ئەگەر تەماشای مێژووی کورد بکەین تورک و عارەب و فارس و لەوە تو هەیە دژایەتی کورد دەکەن هیوادارین ئەم کێشانە کۆتایی پێدێ هەمومان یەک ئامانجمان هەیە یەک ریزی نیشتیمانی بگەین بە ئامانجێک بۆ هۆی دەوڵەتێکی کوردیمانە بێ ئەم کێشانە چییە هەتا بۆیە هەتا پێستا دەوڵەتێکی نییە هەتا پێستا ئێمە دژایەتی یەک دەکەین لە ناوێک یعنی تا هەمووی بە عەزبی کراوە ئەوەی کێشەی ئێمە بەڕاستی هیوادارم ئەو هەمومان هەستی نیشتیمانی نەتەوایەتیمان بەرز بێت دوور لە کاری حیزبایەتی سپاس بۆ کاک هەڵمەت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەلام لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک سەلام کاک شوان جام کاتە باش سپاس دەکەین فەرموو کاک شوان ئێمەی کورد نە لە فەوەزاتە زانین نە لە شەڕە زانین نە لە ئاشتیە زانین چونکە ئەگەر ئەم کۆبوونەوەی ئیمڕۆ کۆبوونەوەیەکی سەرزارەکی بووە ئەینە کۆبوونەوەکانی پارتی و یەکێتی کە هەفتەیە لەمەوە پێشکراوە هەر ئەوەنە نەتیجەیە بێت یعنی کۆبوونەوەکە چۆنی چاکیەکە پێکەنینێکە ناخواردنێکە هیچ نەتیجەیەکی نییە بۆ میلەتەکە لەبەر ئەوە پۆستی پارێزگا ئەگەر ئەمانە بیانێ خزمەتی میلەتی کوردکەن خزمەتی شاری سلێمانی کەن چکە شاری سلێمانی زۆر شتی پێویستە زۆر شتی قابلە شارێکە هەڵمەت شاری هەڵمەت و قوربانیە شاری دروستکردنی شۆڕشی کووردا دروستکردنی هەرچی شۆڕشەکانی کوردستانە لە شاری سلێمانی و سەرکردەکانشی لە شاری سلێمانیا خۆیان حەشادا و هەلێ یەشابوون ئێستاش سەرکردەکان هەر لە شاری سلێمانیە بەڵام ئەمانە نایەنێ خزمەتی شاری سلێمانیکەن کاتی جان گۆڕان باقیچێکە باەکێتی نیشتیمانی چەند ساڵ بەدەستێەوە بۆ ئەم کە ساڵانش بەدەستیەوە بقیچێکە زۆر ئەتیادیە بزانە توانێ خزم سپاس بۆ کاک سەلام هەر لە سلێمانیەوە کاک ئاسۆ لەگەڵماندایە فەرموو کاک ئاسۆ ئەم کاتە باش کاک شوان هەموو کاتێکت باش کاک ئاسۆ وەڵایی بە نیسبەتەوە دەکەوە خۆشحاڵیە بۆ ئەو خەڵکە بەڵام لەسەر ئەو قسانەی کە برادران پێشتریان کرد ئەمە شتێک نییە کە شتێکی جوان نییە بەرامبەر لە یەکێتی بکرێت لەبەر یەکێتی خەبات و کۆمەڵێ شەهید و تاکە حیزب لە شەرقی ئەوسەتا کە هەموو زۆربەی سەرکردەکانی شەهیدا اینجا ئەو برادرانە ئەی بۆ باس لە هەولێر ناکەن کە بێپرسی گۆڕان و یەکێتی و بێپرسی هیچ لایەنی چکە حکوومەتی خۆجییان پێکێنەوە حسابیشیان بۆ کەس نەکرد بۆ نسبەت محافظەی سلێمانی شەوانێ خۆی گۆڕان تا ئێستا کورسێکی زیای لە یەکێتی نهێناوە وەکو یەکوان ئەو هیچ کەسێکیان لە یەکتر زیاتریان نهێناوە بەڵێ کاک ئاسۆ سپاس بۆ پەیوەندەکەت کاوێز لە ئاکرێوە ئەم کاتت باش باشی بەڕێزم ئەحواڵت سپاس کاک کاوێز باشی ئینشاءالله سپاس دەکەم من باشم دەستخۆشیان تەوەرەکان لێ دەکەم دەستخۆشی لە کەمەبێکانی یەکە بە یەکەی نافتیر دەکەم زۆر سپاس بە ناوی هەموویانەوە سەبارەت بە تەوەرەکە چ قسەیەکت هەیە کاک کاوێز
بەڕاستی دەمەوێتن حەق و مافی ئەم خەڵکە نێتە بڕین و داوا دەکەم هەردووک لە برا بە برایەتی و بەخۆشی و بەتەبایەتی پێک بێن و بلا ئەو ئاژاوەی ئەوە چەند ساڵە ئێمە چەند شەهیدمان داوە و چەند خەبارمان کردەوە بازارێکی دیکە نەچینە سەر ئەو مەسەلەی کە شەڕی ناوەست پێ نەکەتەوە با بزانن کە چەند شەهیدی داوا لا یەک ڕێزیەک تەدای بگرین بەڕاستی ئەگەر ئەوها بیتن هەردووک لە زەرمەند دەبن بەڕاستی بەڵێ دەستخۆشی لە بەرامش لێ دەکەم زۆر سپاس کاکاوێز وەلید لە کەلارەوە ئەم کاتت باش کاک وەلید ئەم کاتە باش زۆر سپاس کاک وەلید پێشەکی دەستخۆشی لەم بەرنامەدان لێگەم سپاس کاک وەکو گۆڕان تووە ناو ئەم پرۆسەی حکومەت بڵێن هیچ کارێکی تا ئیسە نەکردووە کە وعدی داوەتە خەڵک فەرم و بەنزین لترێ لە 500ەوە بۆ 900 بەڵێ کارەبا هەر سفر لە 24 سەعات تا 18 سەعاتە ئیستا و کێشەی غادژە ئەی باشە سەرۆک پەرلەمانێکیان هاوزە دایان ناوە هەر وەکو مەقەبا وایە ڕێزم هەیە بۆی هیچ شینێکی نییە هیچ گفتارێکی نییە لەسەر بڕیار بۆی بڕیار هەر پارتی ئەیدا منیش هەر وایەژم گۆڕان هەر هیچ بەڵێ سپاس بۆ کاکۆلید لە کەلارەوە سەرباز لە حاجی ئاواوە ئەم کاتت باش کاک سەرباز کاکە باشی برا سپاس دەکەین کاک سەرباز فەرموو خۆشەویستی وەڵا سپاس بۆ بەرنامەیە وەڵام من هیچ دڵم خۆش نییە بۆ کۆبوونەوەی کە کراوە لەبەرەوەی پێم خۆشە ینی حەزەکەم بۆ یەک سەعاتی نیە دەگۆڕان یەشێتی پارێزگای سلێمانی لەبەرەوەی نازانم گۆڕان چی کرد بۆ خەڵک قرار بوو مەعاش ئەوە بکەن مەعاش وەزیری دارایی هیوانە مەعاش بە 2 مانگ 3 مانگە جارەشی دێ تێدەگای داواکارم بۆ یەک سەعاتی تەسمیان دەکات کەنجین لە هەولێری سپۆتەشیان وەگر لە هەول لە سلێمانی ئەو پۆستیان دەنێ ئەی چ زەرورێ ئەو کۆبوونەوە نازانێت لە مامەقلێ چییە بوو تەلەفۆنی کرد وەڵا چێتی ئاوا بێ شێتی ئاوا بێ نازانم چی بوو تەلەفۆنی کرد هەواڵەوە بەکرەوەم دەهێناوە پێشێتی من فەرمانەکانی لە سەنگەردار 1050 کیلۆمەترمان لەگەڵ داعش سەنگەر گرتووە 750 کیلۆمەتر یەشێتیە لە سەنگەردایە هەموو فەرمانەی شەهید بوون گۆڕانی شێو نەزانم چی شو کاکە داواکارم یەک سەعات تەسمیلەکە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شێرزاد لە هەولێرەوە دوا پەیوەندیمانە سڵاو لێ بێ کاک شێرزاد ئەم کاتت باش بەڕێزم هەموو کاتێکت باش ئەحواڵت چۆنە باسی دەستخۆشی بەرنامە جوانە دەکەم بەڕاستی سەرمەنددانە کە تاکە کەناڵی ئەهلی بێلایەنن زۆر سپاس دەکەم بەڕێزم سەبەت بە تەورەکەت بەڕاستی ڕێزمێ بۆ ئەوانەی کە گۆڕانن باشە من پرسیارێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم باشە کاک حەلی حەمەد ساڵح دەیوێت بودجە بابەست بە ئەوەی نەوەت چارەسەر دەبێتن وەزارەتی سامانە سروشتەکان باشە ئێستا وەزارەتی داراییان لەبەردەستە وەزارەتی پێشمەرگیان لەدەستە باشەوانە نەموچەی پێشمەرگیان پێ چارەسەر ناگی فەرمانبەران باشە وەڵڵای حەق نییە یەکێتی یەک سەعاتیش محافظەی هەولێری بداتێ ئەوە ناتوانێت شتی بکاتن گۆڕان ڕێز سڵاوی شێرزاد سەیدا بۆ جەنابتان و گشت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان سبێنێش لەگەڵتان بەردەوام دەبین هەر لە خۆشیدا بن تا ئەو کاتە